پلانی دەیەمیان تۆمەتبارکردنی مسلمانان کە گوایە کەمینەن و ئەخوازن ڕای خۆیان فەرزکەن. ئەڵێن ئیسلامیەکان کەمن، ئەیانەوە دینەکە بۆ سیاسەتی خۆیان بەکاربێنن تا لەو ڕێوە دید و بۆچوونی خۆیان بەسەر هەموو خەڵکە زۆرینەکە فەرز بکەن. خوای گەورە دەربارەی فیرعون و دەسوو پێوەنەکەی ئەفەرمێ فأرسل فرعون في المدائن حاشرين إن هؤلاء لشرذمة قليلون وإنهم لنا لغائظون وإنا لجميع حاذرون. فرعون پەیامی نرد بۆ هەموو ئەو ناوچانەی ژێردەسەڵاتی خۆی کە هێز و لایەنگرانی خۆی لێ کۆبووبوونەوە وەکو سەربازگە و بارەگا و دائیرەی ڕەسمی و لقەکانی خۆی و لەشکر و مخابرات و ئەمن و هەرچی شتێکی کە هەی بووە کە هەموو وەرنەجانی ئەمانە کە کۆمەڵێکی کەمی هیچ و پوچ و حەقیرن. چونکە شیرذیمە بەنو ئیسرائیلەکان ئیماندار بوون کە لەگەڵ سەیدنا موسا بوون سەلامی خۆیان لێبێ، زۆریش بوون، 6,000 کەس بوون کە ئەم پێیانە لە شیرذیمەتون قەلیلون. اینجا شیرذیمە بزەبت لە کوردی یعنی سیپاڵ، پەڕۆیەکی دراوی کۆنی چڵکنی بێنرخ ئاوە کە بەبێ نرخیش تەماشایانەکە و 6,000 کەسیشن لێشیانە ترسێ. چونکە فأرسل فرعون في المدائن حاشرين ورن هەر هەموو کۆ ببنەوە إن هؤلاء لشرذمة قليلون. جاکە شێرذیمەیەکی کەمن ئەو هەموو کۆبوونەوەی بۆچیە بەرامبەریان. وإنهم لنا لغائظون وإنا لجميع حاذرون. هاوارێک کرد و ئەمانە حەقیرن. فرعون ئەیوت بەڕاستی ئەمانە ئیستیفزازکارن، ئەمانە ئیزعاجن، ئەمانە چۆن بەبێ مۆڵەتی من وڵاتیان جێهێشتووە. ئێ باشە ڕایان کردو هیجرەتیان کردو وازیان لە تۆ لە دەسەڵات و دەوڵەت و وڵاتت هێناوە. نایوە بێ بێنرێنەوە ژێردەست، ئەبێ هەمووتان چاوکرا و زیت و وریا بن ئاگاتان لە هەموو بزاوتێکیان بێ، هەروەکو چۆن ئێستا مراقبەی مووی ڕیشی مسلمانێکی گەنجەکەم بزان کەی ئەو مووە ئەتاشەیە بۆچی ڕیشی هێشتووە.